ڕوڵ بڵوو حکمی ئاسمان کە و مەدان بگرە ئەو استراتیژە سەربازیە جەنگیە بوو کە ئیسرائیل پەیڕەوی کرد دژی بەرەی بەرگری و ڕێگریکردن لە کۆی بەرەکانی جەنگ لە فەلەستین، لوبنان، یەمەن، عێراق، ئێران و سووریا لە نووسینی دکتۆر نیکۆلا ئاشرەف شاڵی. پەیڕەوکردنی ئەم بنەمایە کە میکانیزمی جێبەجێکردنی هێز و توانای جەنگی ئاسمانی ئیسرائیل بوو کە جەنگی نەوەی پەنجەمی دەکرد لە ڕێگەی ژیری دەستکرد AI و هەردوو سیستمی کیمیسلاڤەندەر کە پاڵپشتی کرا بوو بە مانگی ئاسمانی دەست کرد. ئەمە وای کرد کە ئیسرائیل زۆرترین سەرکەوتن لە مەیدانی جەنگدا تۆمار بکات و سەرکەوتن بەسەر کۆی وڵاتانی نەیاری تۆمار بکات بە کەمترین زیان. ئیسرائیل لە ئێستادا وڵاتێکی زلهێزی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا ڕۆڵێکی کارە و کاریگەر و پێگەیەکی گرنگ و استراتیژی دەبێت. لەم ڕوانگەیەوە لە بەرژەوەندی هیچ وڵات و هێز و گروپێک نییە کە دژایەتی و بربەرەکانی ئیسرائیل بکات. هەر ئەمەیە وای کردووە کە کۆی وڵاتانی ناوچەکە لە بەرپاراستنی ئاسایشی نەتەوەی خۆیان و بەرژەوەندیەکانیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەتیان ناڕاستەوخۆ هەوڵی گرێدانی هاوپەیمانی و چوونە نێو ڕێککەوتننامەی ئیبراهیمی لەگەڵ ئیسرائیلدا بدەن و بەهۆی دەرکردنی وڵاتانی ناوچەکە بۆ ئەم ڕاستیە بە تایبەتتر تورکیا، قەتەر، میسر، ئێران ئەمە وای کرد کە فشار لە حەماس بکەن بۆ ئەوەی بەو پلان و نەخشە ڕێگەی ئاشتیەی ترەمپ خاوەندارەتی دەکات ڕازی بێت. هەروەک پێشتر وتم و دەیڵێمەوە قسەی کۆتایی لە ناوچەکەدا بۆ ئەمریکا و ئیسرائیلە. تێبینی بەڕێزان لە پسپۆڕانی سەربازی لەو بنەمایە تێدەگەن ڕۆڵ بڵوو زۆرینەی خولووانەی سەربازی کە لە ناوخۆی کوردستان وتومەتەوە باسی ئەم بنەما جەنگی و گرنگەکەیم کردووە.